ئەم جارە هەرێمی کوردستان وەکو زۆربەی وڵاتانی جیهان کەوتبووە بەر مەترسی کوشندەترین و ترسناکترین ڤایرۆس کە بینیمان حکوومەتی هەرێمی کوردستان ڕێکارەکانی پێشوەختەی گرتەبەر بە شێوەیەکی خێرا و هەندێک لایەنی پەیوەندیدار و وەزارەتەکانی ڕاست پێدرا بۆ ئەوەی کە ئەم ڕێکارانە جێبەجێ بکەن. بۆیە بینیمان کارمەندانی تەندروستی چۆن توانیان بە شەونخوونی و بە بەرگریکردن و بەبێ وچان و بەبێ وەستان هەموو کات و توانای خۆیان خستەگەر بۆ ئەوەی کە گیانی هاوڵاتیان بپارێزن. بۆیە ئێمە لە ڕێگای نەخشاندنی سوپاس و ڕێزی خۆمان لە ڕێگای تابلۆکانەوە کە بەڵێ ئێمە لەژێر سایەی ئێوە بوو کە ئێمە گیانی ئێمە پارێزرا. ئێمە ویسمان لە ڕێی ئەنجامدانی ئەو چاڵکیەوە کارێکی جیاوازتر بکەین لە چاڵکیەکانی تر بەوەی کە شەونخوونی و ماندووبوونی هێزانیەکان و لایەنە پەیوەندیدارەکان کە توانیان ئێمە بپارێزن لە پەتای کۆڕۆنا کە پەتایەکی جیهانیە و بوتارەشەیەکی جدی لەسەر ئاسایشی خەڵک و تاکەکان. ویسمان لە ڕێی سوپاس و بەنووسینی وشەیەکی یاخود ئیمزایەک بە وان بڵێن خەباتان لەبیر نەکراوە، ئێوە جێگا ڕێزن، ئێوە هەر لە دڵی ئێمەن، ماندووبوونتان بەرز دەرخێنین و سوپاستان دەکەین کە ئێوە ئێمەتان پارێزن. بەڕاستی ئەم نەخۆشخانە من هەر پێشترش بڕیارم مابوو کە شتێکی خێرخواسی لە شای دەبەنیخانە دروست بکەم. ئەو بوو لە کاتی ئەم نەخۆشی کۆرۆنا توانیم ئەم خەسەخانە دروست بکەم و هەموو ماوەسەفات و هەموو بەڕێکوپێکی و ئینشاڵڵا وا نەخۆشی کۆرۆناش نەمێنێ، بەڵام مویمەوەیە کەرتی تەدروستی و هەموو ئیداری کەوا بتوان ئەم خەسەخانە هەموو شتێکی بۆ دابین بکەن لەلایەنی کارمەند و شتەکانەوە من هەموو شتەکانم بۆ دابین کردووە بۆی بتوانێت خزمەتێکی ئەم شارە بکا بەڕێکوپێکی. لەبەر ئەستیاری بارودۆخەکە و بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا لە هەرێمی کوردستان بە تایبەتی لە قەزای دەربەندیخاندا بە پێویست زانرا کە نەخۆشخانەیەکی تایبەت بە نەخۆشیە گوازراوەکان دروست بکرێت لەم شارە خۆشەویستیدا. پێکاتی ئەم نەخۆشخانەیەش 35 قەروێڵەیە و لە دوو بەشی سەرەکی پێکاتوە، بەشێکی تەواڕی کە هۆڵێکی گەورەیە و لەگەڵ بەشی فریاکەوتنی چڕ کە لە هەر ژوور بێک دێت، هەر ژوورێ و تایبەت بە دوو بێتی سەرەکیە و سێتە مشتەمەلاتی تایبەت بە خۆی تێدایە. خەڵخواتی لەسەر پەنیرە و ماستە و قەیماق و کەرەی خۆمانەیە هەمووی هیلادەکانە بۆمانەیە هیچی دەرەوە شاردنی لە ڕەمەزان زیاترمانە سەرفەمە ڕۆنە و کەرێ و سیراژ و پەنیرە و هەمووشتان زۆر گونجاو باشە، هیچمان گران نەکرد لە ڕەمەزانە، سعرمان دابەزاند و بەرزمان نەکرد. مە پەنیری کوردیە، تامی زۆر خۆشە، چەوریتان نییە، سوێر نییە، ترژ نییە.